چالاکیەکانی فێستیڤاڵی فیلمی نێودوڵەتی سلێمانی لە حەڤەی 12/2021 دەستی پێکرد. بۆ ماوەی 7 ڕۆژ بەردەوام بوو. تێیدا 143 فیلم لە 35 وڵاتەوە بەشدار بوون، لە ناویاندا 116 فیلم لە کێبەرشێدا بوون. لە فیلمە بەشداربووەکان 57 فیلمی کوردی هەبوون. سینەماکاران تێبینی و سەرنجەکانیان زۆرن لەسەر کواڵەتی فیلم و چیرۆک و سیناریۆکان لە کۆتا ڕۆژیشدا خەڵات بەسەر براوەکاندا دابەشکرا. سڵاوتان لێ بێم کاتتان باش. لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بەو بڕە پارە جۆرەجۆرانەی کە بۆ بەرهەمهێنانی فیلم تەرخان کران تا چەندێک فیلمی باشمان لە هەرێمی کوردستاندا هەیە کە کێبەرچیان کردبێت چوبێتنە پێشبڕکێ نێودوڵەتیەکان کە داهاتیان هەبێ پارەیان پێیا کردبێتەوە. ئەوترێت پارە سەرفکراوە بۆ فیلم کە فیلمەکە بوونی نییە یاخود فیلم ڕێکۆرد کراوە بەڵام نمایشەکەی بوونی نییە. سەرێک لە بەشی فیلمسازی زانکۆی سلێمانیش دەدەین کە ئایا تاسەنە کەرەستەی بەرهەمهێنانی فیلم لای ئەم بەشە هەیە. هەروەک باس لە پێنجەمین فێستیڤاڵی فیلمی نێودوڵەتی سلێمانیش دەکەین کە کێشەیەکی گەورە و قوڵی تێدایە. لە بنکۆڵی ئەم جارەدا بە کۆمەڵێک دۆکۆمنت و ژمارەوە بنکۆڵکاریەکەین. لەگەڵمان بن. ئەمە سکاڵەکەی ئێمە لەم پرۆگرامەدا کۆمەڵێک مەلەف کە ڕێگای هەمویان دەچێتەوە سەر پرۆژەی فیلمسازی دەخرێنە ڕوو لەوانە چۆنێتی دوولەتبوونی ڕێکخەرانی فێستیڤاڵی فیلمی نێودوڵەتی سلێمانی و شێشەمادیەکان، پرسی دیارنەمانی 1 ملیۆن دۆلارەکەی بەشی فیلمسازی کۆلەژی هونەری زانکۆی سلێمانی، پرسی 2 ملیار و 500 ملیۆن دینارەکەی 6 فیلمساز کە بۆ دروستکردنی فیلم پارەیان وەرگرت و بەڵام هیچ فیلمێک دیار نەبوو. باس دەکرێن. هیوادارم تا کۆتایی لەم پرۆگرامە لەگەڵمان بمێننەوە. لە 4 خولی پێشووی ئەم فێستیڤاڵەدا کارەکان بە هاوبەشی کۆمپانیای مەستی فیلم و کۆمەڵێک لە سینەماکاران و خاوەن پرۆژەکان بەڕێوە دەچوون. بەڵام بەڵگەکان ئەوەمان پێ دەڵێن کە بەهۆی گرفتی مادیەوە تا ئەم ساتە پاکتاوی حسابی خولی چوارەم نەکراوە کە لە ساڵی 2019دا بەڕێوە چوو کە بودجەی فێستیڤاڵ 478 ملیۆن دینارە. وەرنەگیراوە چەندین لیژنەی لەسەر دروست کراوە. ژمارەیەکی زۆری خەڵکی کاسبکار چاوەڕوانی پارەکانیانن. ئەولایەنەی کە پێیان وایە ستەمیان لێکراوە و فێستیڤاڵەکەیان لێ دزراوە دەڵێن لە بەهاری ئایندا فێستیڤاڵ بە ناوی خولی پێنجەمەوە دەکەن و مافی خۆیانە. پلانی فێستیڤاڵی فیلمی دۆکۆمنتەریشیان لە هەڵەبجە هەیە و خۆیان دەڵێن تەواوی بەڵگەکانی بەردەستیان لە دادگایە و بە بڕیاری دادوەر دەبوو فێستیڤاڵەکان جام نەدرێ دەست بە سەرکەرەستەکانی بگیرێ، بەڵام بڕیارەکەی دادگا جێبەجێ نەکراوە و فێستیڤاڵ بەردەوام بوو. پارەی فێستیڤاڵی چوارە بۆ ڕێگیراوە بە ئێستا تا ئەم ساتە 470 میلیۆنە لە پارێزگای سلێمانی و لیژنیان زۆر لەگەڵ گرتووە لەم کۆتاییانەیە بە جەنابی وەزیری دارایی بەسپاسەوە لیژنەیەکی تری دروست کردووە بۆ لێبڕینی پارەکە. ئەوان پارەکە بە زۆر ئەزانن وەزام نزیکەی 80 بۆ 90 میلیۆن بەنیازن لە بکۆی ئەو پارێ دوای 2 ساڵ بیبڕن. ئەو کاتێک و پارەیان بۆ ئێمە سەرف کرد دۆلار بە 120 بوو ئێستا 150 خۆی لە خۆیان نزیکەی 120 میلیۆنی تری لێ ئەڕوا لەو بە فەرقی ئەو دۆلار و دینارە لەبەرەوەی کە ئێمەش لەگەڵ شوێنەکانە بە دۆلار معاملەمان کردووە. واتەوە قەرزاری هێشتا ئەو شوێنانن کە وەختی خۆی عقد لەگەڵکردن بۆی فێستیڤاڵ بڕۆبڕێەوە. بەڵێ تەنانە خودی جەنابی سەرۆکی فێستیڤاڵ تکتی تیارەکەی لە ئەستوی ئەوەیە کە ڕۆژانە تەلەفۆنەکەن وتێلەکان پێم خۆش نای وتێلەکان بێنن بەس هەموو وتێل و چێشخانەکان پارەیان لامانە. ئێمەش داوا من داوای ئەوم کرد کە ئەم هەوڵیکەین بۆ خولی پێنج با پاری خولی چوار قەرزی و خەڵکە بینەوە تاوانی چێ 2 ساڵە لەسەرمان وەساون پارەکەیان بینێ دوایی دەستکەین بە ئامادەکاری بۆ خولی پێنج. باش ئەو جێبوونەوە چی بڕوویە؟ هەندێک لەو بەڕێزانی لەگەڵ ئیشیان کردووە ئێستا بەجیا فێستیڤاڵێک بەڕێوە بن و بە هەمان ناو لۆگۆ. بەڵێ هەر ئەم ژوورە ژووری فستیڤاڵ بوو. ئەم ژووری کە ئێمە سام شاپێکۆنیتیاکەنی ژووری یۆ بەڕێزانە بوو کاریان لەگەڵەکردیان بەڕێزانە سەرەتا پرۆژەیەکی ئەیفۆڕیان هێنا بۆ من و منیش لیژنەیەکم بۆردێکم بۆ دروست کرد بە سوورەکاتی مامۆستا عەبدولی حەمەدجوان خات و گەلیزە کاک فازێ دکتۆر نیاز کاک مەریوان کاک هەڵگو ساڵحیش لیدەری بۆردە کە بوو خۆشم ئەلێرش کۆنگرێتان کرد بیرمان. بەڵێ هەر 4 خولەکەمان بە ئەنجام گەیاند
سێ خول و بەردەمان لەگەڵا بوو لە خولی چوارەوان دەست لە کارکێشانی خۆیان ڕاگەیان 4 خولمان کرد جەنابتان شایەتی حاڵن تەلەڤیزیۆنەکەتان خۆتان کە سیاری خۆتان هاتوتە ناو هۆڵەکان بینیتانە لە 4 خولاتوانیمانە چی بکەین ئەمە بە تاقتەنیا فواد و مەستی فلم نەیکردووە ئەو تیمە کە لەگەڵ فوادا بووە ئەمەمان کردەوە بەڕاستی ئێمە پێمان باش بوو وەکو عەرزم کردن قەرزی خولی 4 بینەوە دوایی دەستکەین بە خولی 5 ئەو برادرانە بە جۆرە لە جۆرەکان لێرە چوونە دەرەوە و ویستیان لە پشتی ئێمە و بەناو لۆگۆی ئێمە و فستیڤال ڕابگەێنن. زۆر باشە کاک فواد ئەو تێ من مەجبورم ڕاشکاوانە پرسیارەکان بکەم هەندێک کێشەی مادی لە نێوان جەنابتان و ئەوان دروست بوو بێ ئەوان دەستیان لە کار کێشا بێتەوە بە هەر لایەکایە لای چێک پارێک ڕۆشتۆیان دیار نەماوەشتی وا هەیە مۆزوعی مادی لەم بینەیە کێشەکەی دروست کردبێ؟ بەڵێ خودی یەکێ لەو بەڕێزانە پاری کۆمپانیای مەستی فیلمی لایە لەگەڵ نزیکەی بای $30,000 کەلوپەلی بردووە مشکاتم لێ کردووە لە پۆلیسی سلێمانی گیرا و بە کەپالەت ئازاد کراوە ئەوەشیان محکەمەی ترە چاوەڕوانی دادگاکەین بزانین چ قەرارێکە. زۆر باشە ئێوە خولی پێنجەمی خۆتان وەکو مەستی فیلم بەڕێوا بن؟ ئێمە لە ئێستاوە دەمێت تراف بەم خولی پێنجە ناکەن؟ نا هەرگیزەوە ئێمە نییە بەداخەوە ئێمە خۆمان خولی 5 ئاگەیەنین لە ئایندەیەکی نزیکە بۆردمان بۆ دروست و کارمان بۆ کردو خۆ دەزانین فستیڤالی نێودوڵەتیە بەڵێکەوێتەکەی بەهاری ئایندە بەڵێ ئیشەڵڵا ئاوەری پرۆژە سەربەستە لە داهاتوە گەربیە لەگەڵ هەر کۆمپانیایەکی دیکەم پرۆژەیە بکات ئەمە لە بەردەستی حاکمایەت. لایەنی بەرامبەر کە ئێستا سەرپەرشتی فێستیڤاڵی فیلمی نێودوڵەتی سلێمانی دەکەن مۆڵەتی دەستگای فیلمیان وەرگرتووە هەموو بەڵگەکانیان دەخەنە ڕووکەوە بەرپرسانی وەزارەتی ڕۆشنبیری پشتیوانیان لێکردوون و چەسپاندویانە لە کاتی خۆی لە ڕێگەی ئەم نووسراوە باز لەوە کراوەکەوە خاوەنی پرۆژەکە هەر کاتێک بیەوێ سەربەستە لە بردنە دەرەوەی فێستیڤاڵ بەروارەکەیشی بۆ ساڵی 2016 دەگەڕێتەوە هەردوو لاواژۆیان کردووە. من لە وەزارەتی ڕۆشنبیری لە پێشەوە بەڕێزەوە مۆڵەتی چەسپاندنی لۆگۆم کردووە لە پێشەوە بەڕێزەوە بەرپرسی مۆڵەتی دەستگای فستیڤاڵمێ کاتێک کە لە ناو مەستی فلم خۆشیا بووم مۆڵەتی دەستگای فستیڤاڵم کردووە و خۆشیەوە بەڕێزە ئەزانێ ئێستا ئەمەی ئەم بەڕێزە ئەیکا بە جۆرێک لە جۆرەکان ئەزانێ مەوەکو چی وایە وایە حکوومەت ئەرکی مقاولاتی کلیتاوکردنی جادێگا بە کۆمپانیایە کە لە دوجارە کۆمپانیاکە دوورە خاتەوە من کۆمپانیاکەم دوور خستوتەوە نەکی ئەوان بێ کاتێک کە دوورم خستوتەوە اینجا ئەم بەڕێزاسا چۆ لە وەزارەتی بازرگانی لۆگۆگەی چەسپاندنی لۆگۆ بۆ کردووە ئەگین مۆڵەتی دەستگای فستیڤاڵ بەناوی بەندەوەیە و خۆم خاوەنداریتیم دەستگایەکەم لە 2016 شەوە بەڵێن نامەیەک لە بین منەکەمە تەحسیل حاصلە من دکمنتێکم بینی کە بۆ دەستگای فستیڤاڵ بۆ جەنابتان کراوە ئەڵێ ئەمە وەکو مۆڵەت بەکار نایە باتێوکرد ئەوە ئەوسای کۆمەڵە ڕوونکردنەوە دێ ئەمزای کە خەلیلی لەسەر بەڕێوەی گشتی دیوە دەستگای فستیڤاڵ مۆڵەتە باش چەسپاندنی لۆگۆ لە ژێرەوە بە تێبینیسەوە ئەم چەسپاندنە بە مۆڵەت ئەژمار ناکرێ بەڵێ ئەبێ بچی مۆڵەتی دەستگاش دەکەین من لە پاڵیان مۆڵەتی دەستگاشم هەیە چکە پێش ئەوەی بیدات مۆڵەتی دەستگام کرد دوایەوە چەسپاندنی لۆگۆم بۆ کردووە ئەو ئەڵێ ئەمە وەکو مۆڵەت ئەژمار ناکرێت ڕاستەکە مۆڵەتەکە چێت دەستگاکە خۆیەتی ئەم چاوەشەکردنە خراپە ئەی دادگا چۆن قەراریاوە دەست بگیرێ بەسەر فێستیڤاڵە یان کەلوپەر و شمەکەکان کارکەرەوە مە مارکێتی نییە دایخیت دەست بگرێن بەسەر شوێنەکەیە بابە فستیڤاڵی سلێمانی علاقەی بە شاری سلێمانی و دادگا لەگە بێلایەن نەبووە بەدڵنیایەوە پێتەڵم بێلایانی پاراست دادگاش تێگەشتووە لەم مەسەلەیە دادگا تێگەیەوە کە ئەمە مۆڵەتێکم برادرە احتیالی کردووە فێڵی کردووە یعنی ئەوە بەڕاستی لەبەر حرمەتی سلێمانی و برادرە حقیقەتەکە باشدەن ئەڵەم ناچارم کەی لێدوانی خۆی بڵاوەکەمەوە ئەو بەڵێ نامەیەم بڵاو کردەوە بگاتەوەی من لەبەر حرمەتی سلێمانی قسەم نەکڕۆ لەبەری خەڵکمان ئیزعاج لەبەری خەڵک ئیزعاج نەبێت لەبەری کای کللتوری و نەر ئەمەندە ناسکە ئەبێوا لە خەڵکی خۆشی بێ نەڕقی لێبێ من ئەم فستیڤاڵم دوور خستۆتەوە لەو کۆمپانیایە ئەشکالی هەیە لەو دەستەی نەزاها ئەشکالی هەیە لە ڕقابەی مالی ئەشکالی هەیە لە وەزارەتی ڕۆشنبیری ئەشکالی هەیە لە محافەزەی سلێمانی نابێ ئەم فستیڤاڵە بێ بە قوربانیشتی شخص بەڵام هێشتا لە نیوان هەمووتانە پارەی فستیڤاڵی پێشوو خەرج نەکراوە سەبەبەکەی بەخۆی بڵێن لە بەرامبەریشدا و لە وتاری ڕۆژی دەستپێکی فێستیڤاڵی فیلمی نێودوڵەتی سلێمانی لەگەڵ ئەوەی ناچوونیەکی لە وتەی مەلابەختیار سەرۆکی فێستیڤاڵ و حەمەی حەمە سەعید وەزیری ڕۆشنبیری لە چۆنێتی بڕی بودجە و خەرجی پارە دروست بوو کە دواتر وەزیری ڕۆشنبیری بە ئاشکرا وتی ئەوان شەفافانە هەموو کارەکانیان کردووە پارەیان بۆ سلێمانی ناردووە تەنیا لە 1 ساڵدا دەتوانن یەک فێستیڤاڵی فیلمی نێودوڵەتی ببەن بەڕێوە کە ئەویش لە دوهۆکە
لە بەرامبەردا دوو فێستیڤاڵی دیکە لە سلێمانی دەکرێت و چەندین فێستیڤاڵی دیکە لە شار و شارۆچەکانی دیکە. فستیڤال یەکلایی بووەتەوە ئەوەی وەزیری ڕۆشنبیری تەواوە و پێم وایە تەنیا بێ فستیڤاڵی دوهۆک ببێ ئەم دابەشکاریە و بەسەر دووبەرە زۆر خراپە بەڵام نمایشکردنی فیلم وەکو ئێڤنت بابەتێکی خراپ نییە ئەتوانێت فستیڤاڵی سلێمانی کەیسە نایە فستیڤاڵی سلێمانیە بەیانی ببێ بە ئێڤنتێکی سینەمایی بۆ فیلمی کوردی ئەوە باشترە نەک بە حەجمە باسی ئینتەرناشناڵ هەنێ لە ڕەخنەگران ئەڵێن فستیڤاڵمان هەیە فیلممان نییە. ئەوە ڕاستە ئێمە کێشەی ئەومان هەیە پرۆسەی من قەنەعاتم بۆیە فیلممان هەیە بەڵام پرۆسەی دروستکردنی فیلممان نییە واتە سینەمامان نییە ئەو ڕێڕەومان نییە کە تۆ بیرۆکەیەکی بێ بیکەی بە تونێلەکە ناوی بنێ سینەماوە لەو سەر بێتەوە بە فیلم. لە ساڵی 2016ەوە کەیسێک لە دادگای سلێمانیە کە بریتە لە دیارنەمان یاخود بلۆکردنی بڕی 1 ملیۆن دلار کەوا تەرخان کرابوو بۆ ئەوەی پێویستی خوێندنی پراکتیژی باشی فیلمسازی کۆلێژی هونەری زانکۆی سلێمانی هەر لە کامێرا و لایت و ستۆدیۆ و سینەمۆبیل و چەندین کەرەستەی دیکە بکڕن. بەڵام بەهۆی ئەوەی تەندەرەکە بۆ شوێنێک دەرچووە کە دوور بوون لە کاری سینەماوە هەر لە سەرتاوە ناڕوونی دەکەوێتە ناو پرۆژەکە و هیچ ئیشێک بەو پارەیە ناکرێ کە پاشتر سەرمایەدارێک بە بڕێک پارە ستۆدیۆی دەنگ و مۆنتاژ بۆ زانکۆکە دروست دەکا. لە سەرۆکی پێشووی بەشەکە دەپرسمە و کەیسە چی بەسەر هات؟ ئاستی بەرهەمێنانی فیلم لە سلێمانی یاخود لە لای خوێندکارەکانی زانکۆی سلێمانی گەشتە ئاستێکی ئەوەندە بڵند کە 16 فیلمیان قبول کراوە 16 فیلمەکە لە پێش بڕچیان بە فیلمی دۆکیومنتریەوە بە شۆرت فیلمەوە بەشێکی باشیش لە خوێندکارەکانی ئەمە ستافی فیلمە درێژە بەرەم هاتووەکانی کوردستانن وەکو کرویش کاریاکەن وەکو ئاکتەریش لە بەشێکی باش لە فیلمەکانە دەرکەوتون ینی فیلمی تایە لەوانەی کە ئەم ساڵ لە فستیڤاڵی سلێمانیایە پایاننامەی دەرچوونی خوێندکاری ساڵی پاری کۆلێجی هونەر بەشی فیلمسازی زانکۆی سلێمانیە کەواتە ئێمە توانین بڵین خەڵکێک پێگەیشتون وردە ئەو خەون و ئەو هیواوە و ئاواتەی کە ئێمە لە سەرتاوە هەنگاومان بۆ ناو مەبەستی سەرەکی ئێمە پەروەردەکردنی کادری ئەکادیمی بوو بۆ نێوەندی فیلمسازی یەکەم هەنگاوی دەستی پێکردووە. زۆر باشە مناگەدارم شەڕی نەگریسی داعس پێشەوەش قەیرانی دارایی زۆر گرفتی بۆ دروستکردن بەڵام لەگەڵ هەندێک لە قوتابی دەرچۆکانتان قسەم کردووە بۆ پێی جەنابشتان لەو کاتە لە بەرپرسیارەتیا بوون سەرۆکی بەش بوون ئەوترێت بڕێک پارەی باش تەرخان کرا بۆی ئەجیزی پێ بکڕێ بۆی کامێرای جۆرە جۆری پێشکەوتوی بواری سینەمایی پێ بکڕێ بەڵام ئەمانە دیار نین یان نەکڕان بەڵکو دواتر ئەکرێ بە هەوڵی جەنابتان چەند کەسێکی دیکە کۆمەڵێک سەرمایەدار یان ناو ئیشەکە و هەندێک هاوکاری بەشەکەکەن ئەو پارێت چی لێ هات ئەسە تەندەرەکە قسە زۆرە لە ڕاستیە لە سەردەمی کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان کاک نەچیروان بارزانی پارێکی تەرخان کردبوو بۆ زانکۆی سلێمانی لەناو ئەو پارەیە ملیۆنێک دۆلار تەرخان کرابوو بۆ ئەوەی کە مۆزەخانەی زانکۆی سلێمانی کە بەشێکە لە کۆلێجی هونەری زانکۆی سلێمانی بەم ڕەپارەیە بە تەواوەتی تەچیز بکرێ و شتی بۆ بکڕێ ئەو کاتێک کە من گەڕامەوە بۆ کوردستان و کرام بە سەرۆکی بەشی فیلمسازی و دەستەی دامەزرێنەوەی بەشەکە بووم لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵای ئەو کات بەڕێز دکتۆر یوسف گۆران قسەمان کرد لە هەمان کابینەیان بوو هەوڵی ئەوە درا کە ئەم بڕەپارەیە بجۆزینەوە بۆ ئەوی کە بتوانین تەندەرێکی پێ دروستکەین لە ڕاستیە تەندەرەکەمان دروست کرد و پرسیارمان بە هەندێک کەسی پسپۆر کرد بەڵام کێشەی سەرەکی ئەم تەندەرەی ئێمە ئەوە بوو کە دوو بەش بوو بەشێکیان ئەو بەشە پێداویستیەکان بوون کە وەکو پێداویستی ئیداری بۆ بەشەکە بوو بەشێکیان پێداویستە هونەریەکە بوو من سوور بووم لەسەرەوەی کە ئەم دوانە لێک جیاکەینەوە بەڵام لە دوایە تێکەڵاوکران ئەم تێکەڵاوکردنە گرفتیەوەی دروست کرد کە هەندێک کۆمپانیا هاتنە پێشە پسپۆڕیە و بوارەنین پسپۆڕی بوارەکەی ترن بەڵام مادەم تێکەڵاوە بەریانکە و کە بەریانکە و گرفتمان لەگەڵ کۆمپانیایەک بۆ دروست بوو کە ئەبوو ئەم تەندەرە وەربگرێت لە بەروی کە کەمترین نرخی لیا بەڵام ئەمان هیچ شارەزاییەکیان ئەوترێت دکتۆر بۆ نمونە بۆ کۆمپانیایەک دەرچووە لە بنەڕەتدا هەندێک ڕستا فرۆشێ زۆر دوورە لە کاری کامێرا و ئیشی فیلمسازی و بەرهەمهێنانی فیلم ڕاستەوە لە ڕاستیا وایە لە بەروی کە ئەم کۆمپانیایە هاتبوو نووسراوێکی هێنابوو لە کۆمپانیاکی فیلم پرۆداکشنەوە کە ئەمان کۆمەکیەکەن لە تەچیزکردنە کۆمپانیای فیلم پرۆداکشنەکە لە دوایە قسەمان لەگەڵکردنیان ئێمە داوامان لێکراوەکو یارمەتی ئەم کەسەبین لە دوایە بە کورتی و بە کوردی و بە وازحی من ڕێگر بووم لەوەی کە ئەم تەندەر بڕواتە لای ئەو کۆمپانیا کابرا یەکەم جار هەندێک هەڕەشە و بوو ڕەشی شخصیشی لێکردم بەڵام من هەر ڕێگەم نەدا چونکە من پێم وابوو ئەم پارەیە تەرخان کراوە بۆ ئەوەی کە خوێندکار زانکۆ
کای فیلمسازی سوودی لێ بینێ بۆ نەکراوە مەسەلەن کەسێک کە خاوەنی کۆمپانیایە کە بتوانێت بڕێکی زۆر قازانج لە پارێکی کەمی وەها بڕێتە دەرەوە بۆ خۆی ببە بۆیە لە دواییە کە زانی وەکو کاری شخصی ناتوانم شتە لەگەڵ من بکە هات شکاتی کرد تەندەرەکەی بردە دادگا و لە ساڵی 2016 کەیسە لە دادگای یەکەم کرا زانکۆی سلێمانی بردەوە لە بەروی کەمە بەڵگەی ینی دروست و تەندروستمان هەبوو لەسەرەوەی کە ئەوەی ئێمێڵێن ڕاستێکەیە لە دوایە ئێستا جارێکی کە ئستێناف کراوەتەوە لە ئستێنافکات داوای قەرەبووی لە زانکۆی سلێمانی کرد و هەتاکو ئێستام کێشەی هەر بەردەوامەوە تەواو نەبوو ئەو بڕەپارەیە کە لەو نێوەندا دیار نییە یاخود بە ناڕوونی ماوەتەوە لە دادگایە کەیسەکە بەردەوامە چەندێکە $1,000,000 هیچ پارەکەواتە سرف نەکراوە پێم وابێ نەماوە پارەکە وەختی خۆی لە بانکی کوردستاندان ڕابووم پارەیە لە ڕاستیە من تا ئاگاداری کەیسەکەنیم لەبەرەوەی کەم لە ساڵی پارەوە لە سەرۆکاتی بەشی فیلمسازی نەماوم پارەکە تەرخان کرابوو ئەم پارەیە بەشێک بوو لە پارەی داهاتی نەوت و گاز لەگەڵبوونی ئەو کێشە گەورە و چارەسەر نەکراوە بەڵام لە ساڵی 2019 لە ناو خولی چوارەمی فێستیڤالی فیلمی نەدوڵەتی سلێمانی خەڵاتەکانی باشترین فیلم و سیناریۆ و تایبەتی دادوەران بۆ قوتابی و دەرچوانی بەشەکە بوون زیاتر لە 16 قوتابی دیکەش لە ناو ئەم خولەی پێنجەمی فێستیڤالی فیلمی نەدوڵەتی سلێمانی فیلمیان هەبووە بەداخەوە ئێمە 4 ساڵی پڕ لە نەهامەتی و 4 ساڵی پڕ لە بێتەکنیکی و پڕ لە نەبوونی کەرەستەی پێویست تایبەت بە تایبەت بە وێنەگرتن و ڕووناچی و دەنگ ئەو کەرەستانی کە پێویستن بۆی کە خوێندکارێک قوتابیەک لە زانکۆ تەجروبە بکات لەسەری بەس نەزەریتان خوێندووەوە ئێمە نەزەریمان خوێندو عەمەلەکانیش بە مۆبایل و کەەوە زۆر عیبە بە مۆبایل و ئەسکەس ئەگەر کامێرەی خۆی هەبێ کەسێک لە ڕێ عیلاقاتەوە کامێرێک پێیاکات لە کاتێکا بڕێک پارەی زۆر سەرف کراوە بۆ کڕێنی کۆمەڵێک کەرەستەی پێویست تایبەت بە ڕووناچی و بە وێنەگرتنەوەی کە پێویستە لە سینەمایە بەڵام بەداخەوە ئەویش وەکو هەنێک بابەتی تر دیار نەما و لە پێچێکا ئێستا پارەکە پێم وایە لە چۆتە دادگا و ئێمە 4 ساڵی خۆمان تەواو کرد بەڵام هیوادارم بۆ دوای ئێمە ئەو کەرەستانە هەبی ئەگەر تا پێش شەڕی داعش و قەیرانی دارایی بۆ بەرهەمێنانی فیلم پشت بەستافی دەرەوە دەبەسترا و تەکنیک لە دەرەوە دەهێنرا و لە بەردەست نەبوون ئەوە ئێستا دۆخەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە چەندین کۆمپانیای خۆماڵی لە مەیدانەکەدا دروست بوون و هەلی کاریان بۆ چەندین گەنجی دیکەش ڕەخساندووە کاکاروانسە خۆمان لە وەسەدە وەستانی باشترین تەکنیش تێدایە ئەوە خۆی وێنەکان دەدوێن ئێمە لە کوردستان ئەو دەرهێنەر و بەرهێنەرانەی ئێستا دەتوانن فیلم لە سینەما کار بکەن باشترین تەکنیک لە هەرێمی کوردستاندا هەیە پێویست ناکە ئێمە فکر لە وڵاتانی دەرەچی بکەینەوە وەکو بەجددی دەوروبەری خۆمان تورکیا ئێرانە لوبنانە کۆمەڵێک وڵات هەیە ئێستا تەکنیک هەوارەی کوردستان دەکەن نەخێر ئێستا لە هەرێمی کوردستان باشترین تەکنیک لە هەرێمی کوردستاندا حاضری هەیە ئێستا ئەمە دەتوانین ئەو بە بەرهێنەرانەی لە فیلم ئەو پارەی بەکاردێنن دێتەوە ناو خۆی خۆمان پێویست ناکە بستە دەرەشی تۆ چەند کارمەندت هەیە کە لای تۆ ئیشەکەن من ئێستا حالیان نزیکەی 15 گەنجی ئەکتیف لەو مەجالە کارەکەمە دەکەن یەکێک لەو فیلمانی بەستافی ناوخۆیی بەرەم هاتووە تا ئەم ساتە لە ڕێگەی نمایشی فیلمەکەوە خەرجی فیلمەکە بەدەست هاتوتەوە فیلمی سەفرنۆ بوو لە سینەما ساڵمی سلێمانی لەگەڵ یەکێک لە ئاکتەرە سەرچەکانی فیلمەکە دەمەوێت بزانم کێشە نەبوونی بینەرە کە فیلمە ئاسبەرزەکان کەمن یاخود کێشەکە لە شوێنێکی دیکەیە هەموو بەرهەمێکی کوردی بینەرێکی باشی هەیە بەڕاستی ئێمە هەموو جارێ ئەڵێن با بینەر ئاشکێنەوە هۆڵەکان بینەر خۆی ئاشتا کە ئیشێک هەبێت بینەرمان هەیە تامەزروو ئیشی کوردی ئایا دراما بێ فیلم بێ هەر شتێک بێت یعنی بینەرێکی باشی هەیە زۆر خۆشحاڵ بووم بۆی کە بینەرێکی ئێجگار زۆر تا ئەم دوایانەش کە هەر لە مانگی پێشوا بوو لە فستیڤالی دهۆک فیلمی سفرنۆ لە تەواوی فستیڤالەکە ئەو ڕۆژێ بۆ فیلمی سفرنۆ دانرا بوو جێگە نەما بوو هۆڵەکە زۆر قەرەباڵە بوو نیوێ خەڵک گەڕانەوە زۆر دڵخۆشکەر بووکەوەی کە خۆشەویستی خەڵک بۆ فیلمێکی لەم جۆرە ژانرە هەبێت هەنێک شت ئەو پارەی کە لە هەنێک پرۆژە سەرفەکرێ فستیڤال بێ هەنێک پرۆژەی تری لاوەکی بێت کە ئەوانیش تقریبا وردە فستیڤاڵن لە فیلمێکا دروستکردنی فیلمێکا دروستکرێ باشترینێ بەڕای جەنابە یاخود لە دروستکردنی درامایەکە بۆەوەی کە تیڤەکانمانە بینین
واز بێنین لە درامای تورکی و عەربی و کێو ئەوانە 8 ملیار دینار هەتا پێش قەیرانی دارایی و شەڕی داعش لە هەرێمی کوردستانە سەرفکراوە بۆ فیلم ئەیکوە منیش دەپرسم لە ئێوەی سینەماکار منیش عینەن سوی لێزانم باوەڕە هەبێت کێشەکە لەوەیە ئەو کەسانی کە پارەیان بۆ سەرفەکە لەگەڵ ڕێزما بۆ هەموو لایەک ئەو کەسانی کە ئەتوانن پارەکە وەرگرن یا پرۆژەکە سەرفەکەم بۆ هەنێک کەس کە هیچ عاشقێکی هونەر و دروستکردنی فیلم نییە. پرۆگرامی بنکۆڵ ئاگداری دۆخی چەندین فیلمە کە لە ماوەی ڕابردوودا پاژەوەی دیمەنەکانی ڕێکۆرد کراون بەڵام تەنیا لەناو ئەرشیفی سینەماکارەکان و بەڕێوەبەرێتیەکانی سینەما لە شارەکان مانەوە نەمۆنتاژ کراون و نەنمایش. بینە سەر ئەو بودجەی کە سرف کراوە بەداخەوە توان بڵێم زۆرترین پارە کەمترین فیلم کە دەبووە عکس بێ من لە ناو ناڵم نازانم هەندێک بیرم چۆ ناوی فیلمەکان بەڵام زۆر بەشیان خەوتووە لە ناو ئەرشیفی بەڕێوەبەراتی سینەما. چۆن ینی پارە سرف کرا؟ بەڵێ پارە سرف کراوە فیلم دروست کراوە ستاف هاتووە لە دەرەوە هەموو شتێ ئۆکەی بووە لەبەر خاتووی بۆ نمونە دەنگی ماوە میکسی ڕەنگی ماوە چاکردنی کۆمەڵە کێشەی وردی ماوە فیلمەکە خەوتووە کە هەتا ئێستا ئەو لاپەڕێ هەڵ نەیراوەتەوە. بەڕاستی حکوومەت تەقسیری نەکردووە لە پارەدان بۆ فیلم و دروستکردنی فیلم. حکوومەت زۆر سپاسە تا ئێرە بەسە ئەکرێت سەرمایەدار ئەکرێت خۆمان سپۆنسەر پیاکەین. ئامارەکان دەڵێن تا پێش ساڵی 2014 بڕی نزیکەی 108 ملیار دینار بۆ بەرهەمهێنانی فیلم تەرخان کراوە. لە چەند ساڵی ڕابردوو پێش کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بڕی نزیکەی 2 ملیار و 500 ملیۆن دینار بۆ 6 فیلمساز تەرخان کراوە بێ ئەوەی نەپارەکە نەفیلمەکە دیار بێ. هەر بۆیە لە کابینەی نوێمدا ئەو 6 کەسە کە لەم نووسراوە فەرمیەدا ناویان هاتوو ناوەکانیان لای پرۆگرامی بنکۆڵ پارێزراون و ناڕوون کراون وەزیری ڕۆشنبیری بانگی کردن بۆ ژوورەکەی خۆی داوایان لێکرایان پارەکە بە تەواوی دەگەڕێنەوە یاخود فیلمەکە وەک ئەوەی ڕێکەوتن کراوە دروست دەکەن. یەکێک لەو کەسانە دراوە بە دادگا ئەوانی دیکە لە ژێر فشاردا دەستیان بە دروستکردنی فیلمەکان کردووە. بۆ یەکەم جارم کەیسە لە ڕێگەی بنکۆڵەوە تاوتوێ دەکرێت لەگەڵ ئەوەشدا ڕێخستنەوەی کاری فستیڤالەکان و دابشکردنی بەسەر شار و شارچکەکان بە بێجیاوازی ئەنجام دراون. دەوروبەری 2 ملیار و 500 ملیۆن بوو خەرج کرا بوو نە پارەکە دیار بوو نە سپۆنسەرەکان ئەوانەی کە پارەکەیان وەرگرتووە یان بەرهەمی فیلمەکە دێنن لەگەڵ ستافەکان نەختێک ئالۆز و تێکەڵ و پێکەڵ بوو. بەشێکی ئەو پارە لە پایتەختی ڕۆشنبیری سەرفکرا بوو لە سلێمانی و بەشێکیشی لە خەزێنەی وەزارەتی مالیەی حکوومەتی هەرێم لە وەزارەتی مالیە سەرفکرا بوو. ئێمە چەند کۆڕ و کۆبوونەوەیەکمان ئەنجامدا شارەزایانی بوارەکەمان بانکردن ئەو کەسانەی ئەو فیلم سازانەی کە پارەکانیان وەرگرت بوو بەرهەمەکانیان دیار نەبوو دۆزیمانەوە یەک هێنامانەوە لە هەولێر 6 کەس بوون. ئەو 6 کەسە نزیکەی ملیارێک و 250 ملیۆنیان وەرگرت بوو بەرهەمەکانیان دیار نەبوو بەرهەمەکانیان دەمان بۆ دانان خۆمان ڕێنمویشمان کردن زۆر زەختمان بۆ نەهێنان بەڵام تێمان گەیاندن کە یا ئەبێ بەرهەمەکانیان نەبێت یا ئەبێ پارەکە بگەڕنەوە بۆ خەزێنەی دەوڵەت. پێنجیان فیلمەکانیان تەواو کرد و هێنایان و ئێستا حازر و ئامادەیە و لەگەڵ بەشی یاسا ئێستا قسەمان کرد وای بە ئێمە وتی پێنجیان تەواو بووە و هیچ مشکلیان نەماوە. دوای فشارەکانی جەنابتان بڵێ دوای فشارەکانی بڵێ دوای فشارەکان و دوای بانکردن و قسەکردن لەگەڵیان و ئەوانە. یەکێکیشیان لە دادگایە دراوەتە دادگا لە زیندان بۆ لە زیندان بە کەفالەت ئازاد بووە. ئەوەی سلێمانیش لە ڕێگەی چاودێری دارایی و ڕەخابەی مالیەوە ئەوانیش هاتبوونە سەرخەت و لە ڕێی دادگاوە ئەوانیش وردە ئیشەکانیان ڕێکخراوەتەوە و هەندێک لە پارەکە گەڕاوەتەوە و هەندێکیش بەرهەمەکان هاتوونەتە بەرهەم و کێشۆ مەشاکیلیان نەماوە. وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان فستیڤالەکانی ڕەهەندی نیشتمانی و نەتەوەیی نێودەوڵەتیان هەیە سروشتی نێودەوڵەتیان هەیە ڕێک خستووەتەوە بە ڕێنماییەک ساڵانە 12 فستیڤالن. ئەم 12 فستیڤالەدا بەشکراون بەسەر شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا بەبێ جیاوازی. دابەشکردنەکە چۆنە؟ فیلمی نێودەوڵەتی سینەما لە دهۆک دامانناوە
بۆ هەموو کوردستانە لە دهۆک دەکرێت لە بەرامبەریا لە سلێمانی شاری داهێنانە لە ئەدەب من ئەو ڕۆژەش لە وتارەکەما باسم کرد شاری داهێنانە لە ئەدەب ئیلا ئەبێ فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە سلێمانی بکرێت دانراوە بۆ سلێمانی مەسەلەن موسیک و گۆرانی دانراوە بۆ سلێمانی شانۆی سەرشەقام دانراوە بۆ دەربەنی خان جینۆسای دانراوە بۆ گەرمیان بەو شێوەدا بەشکراوە کلتوری گەلان بۆ ڕاپەڕی شانۆ لە هەولێرە هەست ناکەن فرە فستیڤاڵی کرچووکاڵیشی پێوە دیارە بێ بەڵێ کرچووکاڵیشی پێوە دیار بوو زۆر باش ئێستش کرچووکاڵی پێوە دیارە خۆی فلمەکانی یان فستیڤاڵەکانی مەبەستم فستیڤاڵەکانی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان کە دەکرێت خۆی بەهۆی ئەوەی کە بودجەیان کەمە و بەهۆی ئەوەی کە کرۆنا هەیە تەسیری هەیە لەسەر پەیوەندی و هاتوچۆی نێودەوڵەتی ئەم فستیڤاڵانە ئێمە ناومان ناون فستیڤاڵی نێودەوڵەتی لە ڕاستیە شەرتومەرجی نێودەوڵەتیان نییە لە کۆتاییان پرۆگرامە بەوە گەیشتین کە یەک بۆی فستیڤالەکان ناکامل لە بن پێویستە تەنیا یەک فستیڤاڵی نێودەوڵەتی ساڵانە هەبێ واگەوەی وەزارەتی ڕۆشنبیری دیاری کردووە دوو پێویستە سینەماکارەکان ئەو متمانەیە دروست بکەنەوە کە بۆ هۆی گەندەڵی هەندێک کەسەوە تا ڕادەیەک کاڵ بۆتەوە سێ ئاشکردنەوەی فستیڤالەکان و سینەماکارە بە ئەزمونونەکان چوار دروستکردنی پەیوەندیی بەهێز و ڕێکخراوتر لەگەڵ کەرتی تایبەت بۆ پاڵپشتی فیلم وەک بەشێک لە پرۆژەی بازرگانی پێنج پاراستنی سەروەری یاسا بۆ یەکلایکردنەوەی تەواوی کێسەکانی بواری فیلمسازی و سینەما کە لە دادگاکاندا بە هەڵپەسێراوی تا ئەمساتە ماونەتەوە شش دروستکردنی پەیوەندی لەگەڵ کۆمپانیا گەورەکانی دەرەوە لە بواری فیلمسازی